دیارە ئەمڕۆ ئێمە لەگەڵ هەڤاڵان هەڤاڵفەهمی و هەڤاڵژینەوە سەردانی هونەرمەندی خۆشەویست و هونەرمەندی ڕۆحسە و کاک زایر جەلالمان کرد هەمووکو یەکێتی و هەم ڕێز و سلاوی هاوسەرۆکان بە تایبەت جەنابی کاگلاورمان پێگەیان کە ڕەنگە پێشی خۆش بوو بۆ خۆی بێ بەڵام کوتی مادام ئێوە بچن ئەوە لە جیاتی من ئێمە کاک زایر دیارە نەخۆشیەکەشی بەڕووخۆشی گرتووە هیوای سەلامەتی بۆ دەخوازین و پێمان خۆش بوو بەستەری بکەینەوە دیارە هونەرمەندان یەکێکن لەو چینانی کە لە دوای کۆنگرەی نوێبوونەوە ئێمە ماوەیەکی زۆر بوو لە زۆربەی چین و توێژەکان دوورکەوت بووینەوە لە 10 ساڵی ڕابردوو بەهۆی ئەو کێشە ناوخۆیانەی کە هەبوو بەهۆی وفاتی جەنابی مامجەلال کە کۆسپێکی گەورە بوو کە نەدەکرا پێمان عەبر نەدەکرا لە دوای کۆبوونەوە ئێمە دەگەڕێینەوە ئیشەڵڵا بۆ ساڵانی ڕابردوو یەکێتی لەگەڵ هونەرمەندان لەگەڵ نووسەران لەگەڵ هەموو چین و توێژەکان ئەوەی پێمان بکرێ دەیکەین. یعنی ئەوە دڵسۆزی وەفای خۆی و بەسقاتەتی خۆی پیشانەیەات ئەو سەرکردەیە ئەو دڵسۆزە من چیان ماجەکەم و کارێکی زۆر پێویست و زۆر زەرورە بیکەن لەبەر خاتی چی لەبەرەوەیکەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆوان و بە ئێمە سەرەکەوێتەوە بۆوان و بە ئێمە باڵا ئەکات بۆوان و بە ئێمە گەشە ئەکات